دی ایریشا کچکداری ده لسر دو مزگفتان لی نیوزیلندا 49 کس هاتنه کشتن. د 31 سال وگره حلب چاده دنگ امریکا سردانا مالا عمر خاور دکه. هزین سوریه دموکراتیک پیش و دچن دشاری خود لدیجی داعشی لباغوزی. سلام ورز بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطن بخیرات ناودکن دوی برنامه نو جه کرد کنکشنی. لامین شو سلاوم کاتتان باش. بەهۆی هێرشێکی چەکداری بۆ سەر دوو مزگەوتی شاری کرایستچێرچی نیوزیلند لە کاتی نوێژی هێنیدا بەلایانی کەم 49 کەس کوژراون و زیاتر لە 20 کەسیش بریندار بوون. لە گرتە ڤیدیۆیەکدا کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاوبۆتەوە پێدەچێت چەکدارەکە گرتبێتی و ڕاستەوخۆ لە کاتی هێرشەکەدا پەخشی کردووە هێرشبەرەکە ئۆتۆمبیلەکەی بەرەو یەکێک لە مزگەوتەکان داهاژوێت و پاشان دەچێتە ناو مزگەوتەکە و دەست بە تەقەکردن دەکات. سەرۆگۆزیری نیوزیلند جاسیندا ئاردرن هێرشەکەی بە هێرشێکی تێرۆریستی ناودێر کردووە و گوتوویەتی ئەمە یەکێکە لە تاریکترین ڕۆژەکانی وڵاتەکە. سەرۆک دانەڵد ترامپ لە تویتێکدا پرسە و سەرخۆشی خۆی ئاراستەی خەڵکی نیوزیلندا کردووە و دەڵێت ماتەمینی قوڵی خۆم بۆ خەڵکی نیوزیلندا دەردەبڕم و هیوای ئەو پەڕی باشیان بۆ دەخوازم. هێزین سووریا دموکراتیک بە پشتەوانیا ئەمریکا شەڕێکی گران لێ باغۆزی لە دژی داعشێ دکن گۆ سەرکەفتنên باش بە دەست خستنە و هەن دەڤرên din ji destê daعشê rizgarkirine bihêviya got di demeke nêzik de deverê bi tevahî ji destê daعشê rizgar bikin û dawiya daعشê bînin. Şerrê li derûberê bajarokê Baghozê li Bakurî Rojhilatê Sûriye dibe pir giran e li ji aliyê êrişên Hesedê û êrişên ezmanî yên hevpeymaniya navnetewî. Êdî rê li ber çekdarê daعشê qut bûne ji ber wê dest bi êrişên xwekujî kirine li dijî şervanên Hesedê. Li gorî karbidestên Emerîkî fermandarên Hesedê êrişên wan hinekî sist bûne ji bo xelkên sivîl got di bajar de mane û hewl didin got wan cinav bajêr derxîn û bibin cihên aram û ewle. Fermandarê hêza Amerîka li Rojhilata Navîn Jeneral Joseph Votel hoşdarî da karbidestên Emerîkî goçekdarê daعشê bi plan û zanebûn xwe didin destê wan û ew ne radestkirine. لە یەکەم ساڵڕۆژی هێرشەکان بۆ سەر ئەفرین پەیامنێرمان نەورۆز ڕەشۆ لە کەمپی پەنابەرانی شەهبە باز لە بارودۆخی ژیانی ئەو خەڵکە دەکات کە لە ماڵ و حاڵی خۆیان هەڵات بوون. Di nîvê adara 2018 da û piştî ku artêşa Tirk piraniya gund û navçeyên Efrînê dagîr kirin û şer û bombabaran gihişta bajarê Efrînê, gelê herêmê bi gef û metirsiyên zêde re rûbirûma. Lewma bi sed hezaran gelê Efrînê neçarî koçberiyê bûn. Dayîka Emîne rûjên xwe yên dawî li Efrînê ve dibêje. Em rûyê toliyê em ji mal derkevne neçûn mol. Em heftokê dîkono dobîn em malê xwe neftilîn. Em malê xwe neftilîn em otin saet diyo gîştin Tirindê bi rû. Ji Tirindê em gîştin bo sîtê rû de em derketin. Em derketin دايد وكي ما نفس بيرو قبريدومون قشك بريدومر لور باشورتن عفريني نچاري كوچبري بون د كاشي كيماري انگو جبل احلام را خوگهاند ناوچايا شيرا و هرما شهبا جواني پنابري عفريني سليمان وان روجن دجوار ببيرتينا انه بس عم دركاتن انه ما تقول انه مش في قذيفنا بس خلاص بن ما نزوني ام كي انه برضو جيون كان وكان بين بجماعه انه فاغاردون ما نيزي كان كي بفتن العفرين توفلي بس انه ما قام دركاتن وقت عم دركاتن جي يعني برشاتن بموقفنا برشاتن بي يعني وقت صار ويرك صار جبل احلام يعني برشاتن بي مثلا دويكم مشوين مع مون نفقوا كفاجر مع عفرينه لانه بروكيم هناك عفرين دومان عفريني بنابر بحسرة جه واري خنا هر وهاج بيدنگي نافنتوي خمگين و بيزارن نوري مصطفى دبيجا كوان دريا كوچبريه دا دلي خل شينا خواهشتنه و اول بندا روجا وگرا سر آخ واري خنا هم تشتكي ناخذ يعني انسان بعيش وكي اي انسان دفي فكر الارضيه هذا ام تشتكيش کسی نخواد ام نخوادن بگم عفرین بس ام لو داره پنابرن ام قامپی دانه بس والله ام مستعدن يعني نه نخد نبشاف و نبرو ام بس بگرم خواسته که ما بگرم ما آخه ما
ئەم بفتن مۆڵەت خۆ یعنی قەچکت من سەبێ ڕۆ دەبێن یەک جۆرە ئەی تو چک هەنا پەرز دەکەم بابامی کچە خارە Di salvegera koçberiya Efrîniyan de penaberên Efrînê li herêma Şehba di kamp û malên gavilkirî de ne û kêliyên koçberiyê hîn li ber çavê wan zindî ne. Newrûz reşo dengê Amerîka herêma Şehba. Sibê di 16 Mehê de 31 salvegera komkujiya Helepçayê. Dengê Amerîka serdana mala Umer xawer kir got mala wî û mirina wî mîna semboleke dîrokî ye ji bo vê roja xemgîn. ئێرە ماڵی عومەری خاوەرە بڵاوبوونەوەی وێنەیەکی سەرنجی جیهان بەلای خۆیدا ڕادەکێشێت. ئێستا ئەگەرچی بووەتە ڕەمزی کیمیابارانکردنی هەڵەبجە بەڵام تا ئێستاش گۆڕەکەی وونە. خانوەکەشی بووەتە شوێنی کۆبوونەوەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە. دیارە ئەم شوێنێکی ئێستێمە دانیشتوین ناوجێرگەی پارێزگای هەڵەبجەیە و یەکێکە لە کۆڵانە قدیمەکانی پارێزگای هەڵەبجەوەی دیارە ئەم ماڵێکی ئێستێمە لێرە دانیشتوین ماڵی حەقیقی شید عومەری خاوەرە. دیارە شید عومەری خاوەر لە خێزانەکەی کەسی نەماوە هەمووی شەهید بووە. دواتر لە ڕێگای کۆمەڵەکەمان و وەزارەتی کاروباری شەهیدانەوە بینای خانووەکەی وەک خۆی دروست کرایەوە و پشتەوەی ئەم خانووە وەک ماڵی شید عومەری خاوەر چۆن بووە بە هەمان نەخشە دروست کراوەتەوە. ئەمەش بۆ هەیکەلی ئیداری ئەو خانووە دروست کراوە. هەر لە ماڵەکەی عومەری خاوەر قوربانیەکان لە ڕێگەی گروپێک لە دادوەرانی گیانیەوە سەرقاڵی بە دادگاگەاندنی زیاتر لە 25 کۆمپانیا و کەسایەتی بیانین کە هاوکاری ڕژێمی بەعەز بوون لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا. ئێمە وەکو یەکێک لە بنەماڵە و کەسوکاری قوربانیانی هەڵەبجە کە باکوم شەیدی کیمیابارانی هەڵەبجەیە گروپی دادوەرانی جیهانی بە هاوکاری کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە هەستاون بە ڕێخستنی ئەم کارە بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەو کۆمپانیا و ڕێکخراوە زەبەلاح و گەورانی لە جیهانە کە چێکی کۆکوژیان بە ڕژێمی سەدام فرۆشتووە. ئێمەش بە مافی ڕەوای خۆمان ێزانین کە ئەم سکاڵایە تۆمار بکەین و قەرەبوو بکرینەوە بە شێوەیەکی شایستە. کولەن ئەو کۆمپانیانەی کە بازرگانیان هەبووە لەگەڵ ڕژێمی سەدامە و ئێمە گومانمان هەیە بازرگانی مەوادی سامیان هەموو بێ مەوادی کیمیایان هەموو بێ کولەن ژمارەیان زۆر لە نزیکەی 190 بۆ 200 کۆمپانیان جیگە بێتەوە. بەڵام ئەوانەی کە بەڵگەیان لەسەر کۆکراوەتەوە تا ئێستا لە ڕێگەی گروپی داوەرانی جیهانیەوە 25 کۆمپانیا و کەسێتین کە بەڵگەیان لەسەر کۆکراوەتەوە و ئەمەلمان هەیە کە لەسەریان ساغ بێتەوە کە ئەمانە هاوکاری ڕژێمی بەعسیان کردووە لە فرۆشتنی چای کیمیایە. داربەڕوەکەی عومەری خاوەر دیارترین سیمای ماڵەکەیەتی ئێستاش گەشە دەکات لە کاتی ئاوەدانکردنەوەی ماڵەکەیدا وە خۆی هێشتویانەتەوە. دیارە عومەری خاوەرێکێک بۆ لە کەسایەتیانەی ناوشار کە لە کەسێکی دیار بووە لە بوارەکانی کەسێک بووە هونەرمەند بۆ پێشتر کاری شانۆیی کردووەوە کەسێک بووە پیشەوەر بووە کە کاری نانەواچی بووە لە شاری هەڵەبجە. دیارە ئەم خانۆش کە ئێستا نۆژەن کراوەتەوە بە شێوەیەکی تایبەت نۆژەن کراوەتەوە بۆەوەی کە وەک مۆزەخانەیەک لە دوا ڕۆژدا بکرێتە مۆزەخانەیەک بەناوی مۆزەخانەی شێت عومەری خاوەر. عومەر حەمەساڵح ئەحمەد ناسراوە بە عومەری خاوەر. ساڵی 1934 لە هەڵەبجە لەدایک بووە. هونەرمەند و پیشەوەر و فەرمانبەر بووە. خاوەنی 8 کچ و 3 کوڕ بووە. بەڵام لە کیمیابارانی هەڵەبجەدا سەرجەم ئەندامانی خێزانەکەی خۆی گیانیان لەدەستداوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. کوردەکان لە سەرانسەری جیهانی یادی 31 ساڵەی کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە دەکەنەوە. ئەو هێرشەی کە هێشتا کاریگەریە تەندروستی و دەرونیەکانی بەسەر دانیشتوانی شارەکەەوە هەیە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کورد کۆنێکشن میواندارێتی یێریڤان سەعید خوێندکاری دکتۆرا بەشی شرۆڤەکردنی ناکۆکی و چارەسەرکردن لە زانکۆی جۆرج مەیسن دەکات. کاگێریڤان سوپاس بۆ ئامادەبوونت لێرە. سەرەتا دەمەوێت بەم پرسیارە دەست پێ بکەم. 31 ساڵە کارەساتی هەڵەبجە ڕوویداوە.
لە ماوەی ئەم 31 ساڵەدا هیچ لێکۆڵینەوەیەکی زانستی ورد کراوە لەسەر کاریگەریەکانی ئەو هێرشە بەسەر دانیشتوانی ناوچەکە؟ ئەوەی کەم بزان بڵین لە دەرەوە هەندێک لێکۆڵینەوە کراوە بەڵام لایەن حکوومەت یاریمی کوردستانەوە بڕوان ناکەم هیچ شتێکی وە سیستەماتیکی کرابێ بۆ ئەوەی کە بزان کاریگەریەکانی چی بووە کاریگەری بڵین بەهێرشی ساڵی 1970 لەسەر هەڵەبجە چی بووە تەنان لەسەر ژینگی هەڵەبجە چی بووە لەسەر ئەو کەسانەی کە ماون و لەو کارەساتە ڕزگاریان بووە چی بووە تا ئێستاش نازانێت چەند ڕزگار بوو هەیە چەند کەس چەند بریندار هەیە لە ڕاستیە ئامارێکی دەقیقی دەربارەی ئەمانە. باشە چەند ساڵێکە زانکۆ لە هەڵەبجەدا هەیە باشە بۆچی با بڵین لە ئاستی زانکۆی هەڵەبجە شتێکی وانە کراوە؟ هەندێک شت هەرچەندە زۆر سادەیە بەڵام پێویستی بە بیرکردنەوە هەیە پێویستی بە سیستەم و ڕێخستن و هەروەها ڕۆیایەک هەیە لەوە چە بڵێم زانکۆی هەڵەبجە ئێستا لەم کاتەدا ئەتوانێت شتێکی زۆر باش بکە چونکە خوێنکاری زۆری هەیە دەرچوویکی زۆریش هەیە لە هەڵەبجە کە ئەتوان کار لەسەرەوە بکەن بە شێوەیەکی زۆر زانستی لە ڕێگەی بڵێن بابەتێکی زۆر زانستیەوە بتوان لێکۆڵینێکی زۆر باش بکەن لەسەر کاریگەریەکانی و هەروەها لەسەر بڵێن چێ بریندارە چێ بریندار نییە و هەروەها بەڵێ تەنان ڕێکۆمەندێشنێک بخانە بە بەردەست لە ڕێگەی ئەو لێکۆڵینەوە. باشە کاگیریڤان زۆر جار وترێت با بڵین یاخود هەڵەبجەیەکانیش ئەم گلەیان ناکەن کاڵێن هەمیشە وا دەدرێت و بۆ با بڵین بۆ باشکردنی شتەکان بۆ نۆژەنکردنەوەی شارەکە بۆ زۆر بابەت بەڵام وعدەکان نایەت با بڵین بەجێ ناگەێنرێ با ئێمە باسی کۆنتر نەکەین لە پارەکەوە هەتا ئێستا چی گۆڕاوە بۆ هەڵەبجە؟ من تقریبا 3-4 هەفتە لە هەڵەبجە بووم ئەوەی کە سەرم جمیا بڵین جادەیەک هەیە 40 کیلۆمەتر لە بینی هەڵەبجە و لەگەڵ سێ سایقە هەتا ئێستا کە قەرار بە 7 ساڵەوە پێش بکرێت بە 2 سای دەتا ئێستاەوە تاوانە بوو ئەو شتێکی باسیت هەرچەند هەڵەبجە بۆ پارێزگا بەڵام لە ڕووی ژێرخانی ئابووری وەروها ژێرخانی بڵین دامەزراوی هەتاکو ئێستا شتێکی وای بۆ نەکراوە یەکێک لەو شتانی کە گرنگە بوون مەرز لەگەڵ ئێرانە بۆی کە بکرێتەوە بێ بە نێودەوڵەتی هەرچەنە ئیشی زۆر کراوە حکوومەتی عێراقی ئیشی لەسەر کردووە ئێران بڵین بڕیاریە ئەو مەرزە بکرێت بە نێودەوڵەتی وەڵام هەتا ئێستا نەکراوەتەوە بۆ یەکێک لەو شتانەی کە خەڵکی هەڵەبجە زۆر پێویستیانەوە هەموو شت داوایان لێ کردووە کە هەڵەبجە بەسرێتەوە بە منتیقەی گەرمیانەوە لە ڕێگەی پردێکەوە تا ئێستا پردێکی بەسیت دروست نەکراوە لە منتیقەی بەمەوانەوە بۆی کە خەڵک بتوانێت هاتوچۆی دەربەنیخان و شوێنەکانی کە بکات بە شێوەیەکی ئاسانەوە ئەوش جوڵەیەکی زۆر بازرگانی ئەتوانێت بخاتە ناو هەڵەبجەوە خەڵک لە جیاتەوەی کە بچن لە شوێنەکانی کەەوە بێنەوە بۆ ناو هەڵەبجە ئەتوان زۆر بە ئاسانیتر تقریبا 2 ساعتی لەوە چه فەرق بەڵێ کاگێریڤان لە یادی 30 ساڵێکی مابارانی هەڵەبجە کە پارەکە بوو باڵین بەشێک لە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەوە هەروەها جەنابیشت بایکۆتی ئەو یادەتان کرد و بەشداری یادەکەتان نەکرد بەڵام ئەم ساڵ پێش دەستپێکردنی بەرنامەکە تۆ بە من دوور بەشداری یادەکەی ئەم ساڵەکەیت گۆڕانکاریەکان چین؟ گۆڕانکاریەکانم لە 2015ەوە هەوڵ لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستان و لەگەڵ نوێنەرایەتی ئایەمێوە لێرە بۆ ئەوەی کە خەڵکی هەڵەبجە نوێنەرانی خۆیان بێن ئێتر بەرپرس بێت یا کەسانە بوون کە ڕزگار بوون یان ئەوانەی کە بڵێن بریندار بوون بێن لێرە قسە بکەن بۆی لەبەرەوەی جگەلەوەی کە ئەتوانن باشتر باسی دۆزی هەڵەبجەوە دۆزی کورد ینی بەنە پێشەوە ئەشوانن نوێنەرایەتی شارەکە بکەن لەبەرەوە بەلای منەوە گرنگ بوو چونکە لە چەند ساڵی ڕابردووە لێرە بەڕاستی خەڵک هات بەناوی هەڵەبجەوە قسەیە کرد کە لەوە یەکجار لە هەموو ژیانیا هەڵەبجەی بینی بێت لەبەرەوە توانیمان گوشارە بکەین لە ڕێگەی حکوومەتی یاریمی کوردستان و وەروارە ئەو ڕێکخراوانەی کە لە هەڵەبجە هەن ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیەوە کە توانینمانی تقریبا گۆڕانکاریە بکەین ئەم ساڵ وەفدێک لە هەڵەبجەوەیەت ئەوەی کە بزانم قایمقامی هەڵەبجە یەکێکە لەو کەسانی کە لێرە قسە ئەکات. بەڵێ کاگێریڤان هەرچەنە نامەوێت بتگەڕێنمەوە بۆ 31 ساڵ لەمەوە پێش بەڵام جەنابەت خۆت یەکێک بووی لەو کەسانی کە ڕزگار بووی هەڵەبجەی و بێگومان لەو کاتەدا مناڵ بووی دەکرێت پێمان بڵێ زۆر بە کورتی پێمان بڵێ چ دیمەنێکت قەت لە یاد ناچێت لەو چەوەی کە بڵێن لەبیرم نەچێەوە بوو لە بەیانی 16 مانگەوە خەڵکمان بینی کە چاویان لە دەزا بوو یان تووشێندی حاڵەتی دەرونی بوو بنەوەی چێکە لە شتانی کە لەبیر ناچێت بەڵام ئەوەی کە گرنگە بیڵم ئەوەیە ینی گرنگەوەی خەڵکی هەڵەبجە واروەها کوردستانیش هەڵەبجە تەنها قوربانی نەبێن ئەوەی کە گرنگە کە هەڵەبجە وەکو هێمای هەڵسانەوە یەکگرتن و هەروەها بەرەو پێشچوون ببینێت چونکە بەڕاستی هەتاوەکو
خۆت وەکو قوربانی بینی ناتوانین بەرەو پێشەوە بچیت کەواتە پێ دوایە هەتا ئێستا خەڵکی هەڵەبجە خۆیان وەکو قوربانیە بینن تا ڕادەیەکی زۆر چونکە خۆت وەکو قوربانی بینی بڵێن لە ڕووی دەرونیەوە هەز بە نەقس ئەم شتانەکەی چاوەڕێی خەڵکی یارمەتی بە لەبرەوە زۆر گرنگە بۆ خەڵکی هەڵەبجە بە تایبەتی خۆیان بە قوربانی نەبینن چونکە ژیانێکی تازە هەیە و هەروەها دەرفەتیش تازە هەیە چونکە ئەگەر ڕزگار بوو بی ئەگەر خەڵکی هەڵەبجە بیت ئەوەی کە ڕوویاوە بەسەردووە ئەتوانێت شتی زۆر و بۆ بەدەست بێنێت ئەوەی کە زۆر مستەحیلە ئەتوانی بیکەیت. بەڵێ یەریڤان سعید زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردن لەم بەرنامەیەمان. هەڵبژاردنەکانی شارەوانی لە تورکیا نزیکەی 2 هەفتەی ماوە هەڵمەتەکانی هەڵبژاردنیش تا دێت گەرموگورتر دەبن. هاوکارمان ئوزڵەم یاساک بە ڕێگای سکایب و توێژی لەگەڵ سەمیرە نەرگز و فەرهاد کووت بەربژارانی پارتی دیموکراتی گەلان لە شاری نەسێبین سازداوە. ئەزولۆ بێژم پشتی 2016 پشتی گۆ نسێبینێ 4 مەهات بن قەدەخێت ما و بردە نسێبینێ تایبەتی جوانێوێدە بێکاربوون زێدە چێ بوویە ئەو جوێژێ نسێبینێتە پشتی بەسەریا دەموکراتی گۆ هات ئیلانکردن و پشتی گۆ قەدەخە چێ بوو و نسێبینە 6 تاخێ وێنە هاتن ڕووخاندن نسێبینە جعدێ وێنە ڕیە وێنە سکاکێ وێت کۆلان وێنە حەمە بوونە حەڕی یەک ژێ جوان خلاصکردنا جوانایی ژیوان بویێرێ نەباش و دۆژێ خزمەتا گەل برێ سەمیرە نەرگیز li gor we pirsgirêkên bo jinan jinên nisêbînî çine û projeyê wenê çareserkirinê bo pêşketina jinan mafên jinan çine girêka nisêbînê herî mezin destgirtina îrada gelê nisêbînê ye wek zanim bi qeyûm îrada gel bi zorî ji dest hat derxistin piştî got qeyûm me îrada gel cardî bi dest xist jaliyê gel tevahî û bi taybet jî li ser jina em dîsa jêrixistinê jina bikar tînin ji serî mafê jinan bi dest ji dest wa derdixînin em ê birêxistinî pirsgirêkê jinê dîsa çareser bikin wekî goberê hebûn li vir gulşîlav hebû alîkarî bi jinar dikir navenda jina bû gul nîşan ne were erî ew ya tev de bi hatina qeyûm ew hemî ji dest derketin wekî min got birêxistinî em ê cardî lêkolînê xwe bikin li ser jina em ê dîsa wa bidin ser hevdû cardî birêxistinî em ê pirsgirêkê wa çareser bikin xebatên wenê hilbijartinê bo gihîştina hilbijêra çerv didome xeterî hene yan jî hûn bi rûbûriyê pirsgirêkan tên û bertekên gel li namzetiya we çawa ye xebatê me hilbijartinê di aliyê ewlehiya sistemê ve aliyê ewlehiya dewletê gelekî li ser partiya me û ser hilbijariyê me bi giranî jî bi rastî baskîkê psikolojîk heye û ez bêbêjim xebatê me gelek dema de asteng têkirin em bêjin kî çêkirina mîtînga de em bixwazin em çalakîkê bikin ya jî mîtîngkê bikin ya jî bi gelê xwe re em bên cem hev pir astengî ji alî derdikevin ji aliyê ewlehiya bajêr be dewletê em bêjin hemberî me kampanyekê serokkomar dimeşînê yanî ji wî alî de wek wanî ziman ji aliyê nakokî tûjî tundî teva li ser xebatê me wek bê bandorê didê wek hevalê me Ferhad jî anî ziman wek bê em karkî xebatkê bikin li dijî wênakê qedexeyî derdikeve û heta em tişkî dikin em wek bê em enerjiya xwe sê qat dikin heta em bi ser dixin Semîra Nergiz û Ferhad Kout namzetên HDP'yên Nisêbînê gelek spas dikin بەڵێ بۆ یەکەم جار دڵێکی تەواو دەستکرد
تاقی کراوەتەوە بە سەرکەوتوانە پزیشکێکی کورد ئەم دڵی لە بەراز و هەروەها لە گۆرەکەدا تاقی کردوتەوە. منەوێت کەس نەسەخیۆدلیێدی بمرێت. ئەvە خواستە دکتۆر ئازاد و خەونەکاوی بوو. دکتۆر ئازاد کۆچبەرێکی کورد بوو باژێرە ڤێستەرۆسیا سویدە دیژیت و دەمەکە درێژە ژیانە خۆ بۆ دروستکردنا dilekî destکردە ترخان کرد. پشتی پێداچوونەکە زۆر و پرسکردنا دکتۆر و شارەزایên dilî ku hindek ji wan guman xiste ser serkeftina vê proje دکتۆر ئازاد ڕشت بوو و piştgiriya malbata wî dest bi yekem pêngav li sala 2000 بۆ دروستکردنا یەکەم مۆدێلا dilî kir. Ew dibêjitin têgehiştina min bû çawayetiya derbasbûna xwînê ji xanekê bû xaneka diya dilî û geriyana xwînê di leşê mirovan da min xwast heman mîkanîzmê dubare bikmeve. محاولەیەکەم وەکی چێکین مەلڤێرە سەمامێکی هەی ئەف سەمامی هەنێ چ تەسەری تێت خۆرێ وەکیە dilê طبیعی لڤێری ما بتەینی هەی مەلڤێری ئۆدەینی هەی بجا وەختێ دێ چ تەخۆرێ سەمام ئەف سەمام مەلڤێرە تێت گرتن زەختت سەختە خوینێ زیدەت بتن خوینی شیرانی دەرکەبێت وەختێکی چتە سەری چ سەری ئەف دەرگەهێت بێت خۆینات ئۆدەینیدا تێتەت بتەینیدا بجا هوسا پاڵە دتن وەکی dilê طبیعی و dilê me yekem dillet alemê da me du ئۆدەینت هەین و du bitaynet heyîn. Her ji destpêka bicihkirina vê proje malbata Dr. Azad û piştgir û piştevanên wî bûn. Ew wî nexşa yekem modêlê dana û birayê wî yê endaziyar modêla 1 û 2 û 3 durist kir. Bilin necar dibêjitin yekem 3 modêlên dilî karê destê me bû. Bes program yekin أنا تكرار program أخذت الجال كمبيوتر كمبيوتر أب إجراد أي بالجال تورني والجال فرنسا أوانا الدل تشاتكرا يعني يعني أرجعت بتشيك يتم مصدر ويعني حتى درست بي تلاقي بروتوتيبا يكم ودوام وسيام. کاری گرانی دکتر آزاد و تیما دیگل پتر جه 12 ساعتا روزانه بردوام بو حتی نمونه 11 و یادی ماهی که هاتی درست کرن که به نرمی و به نگی کار دکت و شیان هنه دسینگی دا جه بگرد و الآلیه میکانیکی و چه کارکی دی پی نویتن. ما باشترت کرد. باشتر کرنا دلی دست کرده به مرما گهشتن بو به 14 خالن شرط و مرجن پیدوی بو کار آسایی دلی. بدنگ بت لازمه گرم نه بت لازمه يعني آونشتت نیوه دا يعني هم 13-14 خال مهبین لازمه اب همید تشتت هنه بینه چه کنه بجا تاقی کرن نبتنه لسر برازا بو بلکو لسر 5 گولکا جهاته کرن که هر جاره که بوده ما 5 حتی 6 ساعتان به دلی دست کرده دیجیان دکتر آزاد دبیجتن مزانیارین زیده تر لسر چاواتی چاندنا دلی و شوازا کاریوه پیدا کرد والقناغا بيت دلي دست کرده و دیگلوی آجلی بمینت. اسکندناویان ریل هارد اوفیسکه هش بسپور و شارزان بخواه دگرد. هر یک جوانا ارک تایبتا خو دوی پروژه ده هیا. So I work for Real Heart. از کاری بو ریل هارت وکو بر پرسال کلین زانستی دکم و از پیداچون لسر هر چالاکی اکا زانستی دکم درباره کادل چواته تاقی کرن و پشراز دکم بیزیانه. دکتر آزاد هیوی داره به سرکفتنا پروژاوی افجماره با آوائی که برچاف کم بد یانجی ایدی خلق بنخوشیا دلی نمرن. خالد فتاح دنگ امریکا. ریبری رکبریا ونزویلا دروژا پنجشنبه ده جه کاراکاس جه آلگرین خوره گوت روسیا و چین پشتوانیا سروک نیکولاس مادورو ناکن. سروک دمکی خوان گیاودو گوت گو هر دو ولات تنیج بو برجواندی خواه دخبتن و خماوان نونزویلای. هیجای گوتنیه گو پرانیا ولاتین روژ آوائی تاوی امریکا پشتوانیا خواه دانه
گوایدۆ و سەرۆکاتییا وی پەسەند کردنە لێ رووسیا و چین پشتەوانیا مادۆرۆ کردنە لێ دبە گۆ چین و رووسیا نەرینێ خۆ بگوهرێنن ji ber zengînbûna Venezuela bi nifta xav مادۆرۆ قبول نەکریە گۆ دەست ji سەرۆکاتiyê berde û dibêje got Amerîka pêlanan li dijî wî dike ji aliyê xwe ve jî Amerîka di vê mehê de sizeyên xwe zêdetir kiriye li ser Venezuela got 4 karbidestên pile bilind ji ewlehiya Venezuela xistiye lîsta saziyan. بەڵێ ئێستاش ئەچینە لای گەنجێکی کورد کە بە مناڵی هاتۆتە ئەمریکا وە لێرە دەستی بەیاری زۆرانبازی کردو و تایدا سەرکەوتوو بووە. بەلێ حەبەرزنجی سەرداناوی کرد و ئەڤ راپۆرت ji بۆ we û me amade kiriye. Faraz Kinkert CN ئەم کوڕە کوردەی شاری هەولێر یەکێکە لە یاریزانەکانی میکس مارشال ئارت نازناوەکەی پاشای کووردە. ساڵی 1970 هاتینە ئەمریکا چوونە گوام و هاتینە ئەمریکا لە ڤرجینیا زۆر حەزمە زۆرانبازی هێشتانە بوو وەچی زۆرانبازیم دەکرد زۆر تووڕە دەبوومدا وەچی دەمبردەوە برادەرێکم خەرشی پاکستان بوو گوتی تازە ناوێت پاشای کووردە. ئەم یاریە شەڕێکی کراوەیە لە شوێنی یاریەکە بە دۆڕانی کەسێک کۆتایی دێت بەڵام بەکەمی پاشای کورد لە دۆڕاوەکان بێت بۆ ئەم وەرزشوانە شەڕفرۆشی مناڵی ڕەنگە لەم گەورەیەدا خێری دابێتەوە. وەشلەوەتی لە منداری بمە حەزمە شەڕ بکەم براکەم شەڕ نەدەکە لەمە حەزم نەبوو جیرانەکانمان شتانە وەچی تووڕان دەکەم شەڕمان دەکرد هەمجا لە دەرێ نامەوێت تووشەچاتی ئەمریکا دوای زۆرانبازیم دەکرد براکەم گوتی بەسە شەڕمەکە وەرە زۆرانبازی بکرد کەس ئەوە ناکاتن وەچی زۆرانبازیم دەکرد زۆرم پێ خۆش بوو وەچی مەتکەم خلاص کرد گوتیان وەرە شەڕ دەکەین دو شەڕم کرد ئەوەندەم پێ خۆش بوو نەمدەویست پیرم دا لە فری خۆم برێمەوە. ئەمریکا وڵاتی خەونەکانە بەڵام ئاسانیش بە خواستەکانت ناگەیت ڕۆژانە 8 سەعات سەرقاڵە بەکاری بژێوی پەیداکردنەوە و 4 سەعاتیش مەشق دەکات چاوی لەوەیە شەڕەکانی ببێتە تاکە داهات و گەیشتن بە نازناوی جیهانی. وڵی دەمێ بسمە ئاخرمی سەرەوە دەمە یەکەمین وەچی محەممەد عالی مایک تایسنەوانە گەورە بوونا بەزانەوە زۆر گەورەیە بەس دەتان بیکەم زۆر تەدی بکەم دەتان بیکەم بگەمەوە دەرە زۆر پێ خۆشە. ڕاهێنەرەکەی وزە و توانای هەورازی لاسەیرە کە بێزار نابێت لە مەشقکردن و لە یاریەکانیشیدا لە نێو حەلبەدا دیارە بەڵام هەوراز مناڵی ژینگەیەکی دژوار بووە. Raz absolutely has that killer instinct you need for MMA. هەوراز ئەو توانای شەڕی هەیە لەو باوەڕەدام لە دایکبوونی لە کوردستان وای کردووە کە ئەو سیفەتەی تادا بێت ڕەنگە گەورەبوونی لە ژیانێکی دژواردا ئەزمونێکی پێدا بێت کە بەهێز بێت بە تایبەتیش لە قوتابخانەی ئێرەش زۆرانبازێکی سەرسەخت بووە. ئەگەر سۆزی دایک لەم یاریە مەترسیدارە ڕای نەگرێت بە نیازی نێوبانگە. وڵی حەزی لێنێ ناوی بیکەم تم شارەکانشم ناکاتن وەچی شەڕەکەم دێتن پێی نارم بە برای گەورەکەم دەرم ئەوزاوەچی شەڕە خلاص بە هەندەجانە ئەوجە پێ دەرم یان وەچی ئەو ڕۆژی شەڕەکەی دەکەم یان خوشەکەم یان برای گەورەکەم بە داکم دەرێتن ئەس داکم یەقی تۆڕە دەبیتن شکلی حەزێ نییە. Faraz Kinkert هەر کات لە یاریەکاندا بیباتەوە ئاڵای نەتەوە بێ وڵاتەکەش لەگەڵ ئاڵای وڵاتە زلهێزەکەدا بەرزەکاتەوە ئەو خەون دەبینێ لە داهاتوودا نوێنەرایەتی هەردوو وڵات بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری مەناسس لە ویلاتی ڤێرجینیا. کاتێکی خۆشە شاد و بەختەوەر بن. هەر شاد.